خوشحالم ئەمڕۆ لێرەین بۆ بینینی بەرهەمی پرۆژەیەک کە پێش ساڵێک ئێمە بەردی بناغەمان بۆی دانا. جێی دڵخۆشیە کە لە ماوەی ساڵێکدا ئەم پرۆژە ئێستا تەواو کراوە. جێی خۆیەتی من سپاسی بەڕێز کاکە شێخباز بکەم کە بەرپرسیارەتی دروستکردنی ئەم بەنداوەی لە ئەستۆ گرت، هەروەها سپاسی کۆمپانیای جێبەجێکار بکەم کە هەمووی بە توانا و شارەزایی پسپۆران و ئەندازیارانی خۆماڵی کوردستانی دروستکراون. جێی دەستخۆشیە سپاسیان دەکەم و ئینشاءالله بەردەوام بن لە خزمەتکردنی وڵاتەکەمان. بێگومان دروستکردنی ئەم بەنداوانە بەشێکە لەو پرۆژە استراتیژیەی کە ئێمە هەمانە بۆ سوود وەرگرتن لە سەرچاوە ئاویەکانی کوردستان، چ ئەوانەی سەر ڕووبارەکانن یانیش ئەو بەنداوانەی لە ئاوی وەرزی باران دروست دەکرێن بۆ گڵدانەوەی ئاو. مەبەست ئەوەیە ئێمە بتوانین ئاسایشی ئاو لە کوردستان بپارێزین و هەمووشی بخەینەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستان. ئەم جۆرە بەنداوانە هاوکاریەکی زۆر دەکەن بۆ بابەتی کشت و کاڵی، هەروەها بۆ پەرەپێدانی سامانی ماسی، بۆ ئەوەی کە لە ڕووی کەش و هەواوە یارمەتیەکی زۆری کەش و هەوای کوردستان بدەن و لە زۆر ڕێشەوە لەکرێ ئێمە لە هەندێک جێ ئەوانە بۆ بابەتی گەشت و گوزاریش بەکاربێنین. ئەم بەنداوە و بەنداوانی تری ئەم سنوورە بەرنامە و پلانمان بۆیان هەیە کە چۆن ئێمە بتوانین دەوروبەریشیان پەرە پێ بدەین و بیکەین بە شوێنی گەشتیاری و بۆ خزمەتی خەڵکی کوردستان جارێکی تر بەکاربێنینەوە. ئێمە لە شوێنێک وەستاوین کە لە سەردەمی سەنحاری بەنداوی لێ دروستکراوە هەر لەم نێزیکانە و ئاو بۆ هەولێر بردراوە، کەواتە ئێرە شوێنێکی گرنگی مێژوویشە و دەکرێت بۆ گەشتیاری سەردانی ئەم شوێنانە بکرێ و ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی شوێنە گەشتیارەکانیش نۆژەم بکەینەوە و بیخەینەوە خزمەتی خەڵکی کوردستان. بەرنامەمان هەیە لە هەر لەم دەڤەرە لە هەر شوێنێک کە گونجاو بێت بۆ دروستکردنی پۆند و بەنداوی زیاتر لە ماوەی داهاتووشدا ئینشاءالله هەوڵ دەدەین کە بەنداوی زیاتریش دروست بکەین. داوام لە خەڵکی کوردستانەوەیە هەوڵێکی جدی بدەن بۆ ئەوەی یارمەتی حکوومەت بدەن، یارمەتی دام و دەستگا پەیوەنددارەکان بدەن کە ئێمە هەرچی دروست دەکەین بیپارێزن. ئەمە بۆ خۆیانە، ئێمە ئەو خزمەتەی دەیکەین بۆ ئێستا و بۆ نەوەی داهاتووشە. داوام لە خەڵکی کوردستانەوەیە ژینگە پارێزی وەکو کولتورێک با وەکو نەریتێک ببێتە بەرنامەی ڕۆژانەی ئێمە هەرچی بکەین کارێکی وانەکەین خوا نەخواستە ژینگەی خۆمان تێک بدەین، چونکە لە ئەنجامدا نەک تەنیا زیان بە خۆمان دەگەینین بەڵکو زیان بە هاوڵاتیانی تریش دەگەینین. هیوادارم ئەوەی دروستمان کردووە ئەوان بیپارێزن و ئەوەی پێشمان بکرێ لەمەش زیاتر هەر پرۆژەیەک کە بتوانین بیخەینە خزمەتی خەڵکی کوردستان ئینشاءالله درێغی ناکەین. جارێکی تر من سپاسی کاکە شێخ و کۆمپانیای جێبەجێکار دەکەم، سپاسی ئامادەبوونی هەموو لایەکتان دەکەم و پیرۆزە ئینشاءالله لە هەموو خەڵکی کوردستان و هیوادارم ئەم ساڵیش بایەوەندە باران بێ ئەو بەنداوامان پڕ ببێت و بین چێژی لێوار بگرین و هەمووشمان بتوانین سەردانی ئێرە بکەین. زۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.